بناوی خوای گەورە و هێنەبان من ناوم عەبدوڵڵاه حوسێن ئیسماعیل حوسێنە دانیشتووی قەزای سۆرانم ئەم ساڵ پۆلی 12 بووم الحەمدولله سوپاس بەخوای گەورە کە توانیم دەرەجەی 99.14 بەدەستبێنم بە پشتیوانی خوای گەورە سەبارەت بە شێوازی خوێندن و هەوڵ و تێکۆشانی ئێمە بە حکمیەوەی ئێمە کۆمەڵە برادێک بووین لە بەشە ناوخۆیی دەمان خوێند ڕۆژانە لەخوا بە زیاد بێتوانیمان ڕۆژانە بە شێوازێکی تێر و تەسەل بخوێنین کە بۆ نزیکەی 7 سەعات لە کاتی قوتابخانە دەمانتوانی بخوێنین الحەمدولله و بینە سەر مەسەلەی پێش ئیزندانەکە و ئەوانە پرۆگرامێکمان بۆ خۆمان کۆبووینەوە کە پرۆگرامێک دانین لەسەر شێوازی خوێندن و هەوڵی تێکۆشانمان کە بتوانین الحەمدولله بتوانین باشترین دەرەجە بەدەست بێنین ئەویش ئەوە بوو کە کەمترین کات و ڕێژە بۆ خوێندنمان 11 سەعات و نیو بێ کە توانیمان الحەمدولله ئامانجەکانمان بپێچین بە پشتیوانی خوای گەورە هەستم دەکرد کە ئەگەر بخوێنم ئەگەر جوود و کۆشش بکەم و ئەگەر ینی هەوڵ و تێکۆشان بکەم دەرەجەیەکی بەرز دێنم و قسەیەکی جوانیش هەیە دەڵێ بەرەو مانگ هەڵبکشێ ئەگەر خۆ نەگەیتە مانگیش ڕێگات لێبوون بێ لەسەر ئەستێرەی خۆت دەبینیتەوە الحەمدولله ئەمەش بە هەوڵ و توانە دەمانویست بۆ 100 بخوێنین و بۆ یەکەم بخوێنین بەڵام ئیدی وەش فەزلی خوای گەورە و دیارە خیری خۆی تێدایە و دیارە ئەوە قسمەتەکەی ئێمە و کە توانیمان ئەو دەرەجێ بەدەست بێنین. بسم الله الرحمن الرحیم. جارێ من سەرەتا دەستخۆشی لە مامۆستایانی کاک عەبدوڵڵای بەڕێزم دەکەم کە هەم بە تەلەفۆنیش پەیوەندیم پێوە کردوون و دەستخۆشیم لێ کردوون و سوپاسی ئەو جوهد و ماندووبوونیان دەکەم کە کێشاویانە لەگەڵ کاکە عەبدوڵڵا و غەیری کاکە عەبدوڵڵاش و من هەم پیرۆزبایی لە کاک عەبدوڵڵا دەکەم و سوپاسیشی دەکەم بەڕاستی کە ئەو تەمەنە جوانە کە خوا پێی داوە توانی وەکو خۆی ئیشارەی پێدا سەرکەوتنێکی تێدا تۆمار بکە هەم بۆ خۆی هەم بۆ خانەوادی هەم بۆ کۆمەڵگە و مجتەمەعەکەی و خوازیاریشم سەرجەم ئەو گەنج و لاوانەمان کە لە هەرێمی کوردستان دایک و باوچیان ئاواتە خوازن کە کوڕەکانیان سەرکەوتوو بن دڵی دایک و باوچیان خۆشکن ئەوش بە تەسەووری من بە چەند خاڵێک دەبێتن خاڵی یەکەم هەر قوتابیەک کوڕ بێیان کەس بێ کە دەچێتە قوتابخانە هەدەفێکی هەبێ لە ژیان هەدەفێکی بۆ خۆی دیاری بکە بۆ دەخوێنێتن هۆکارەکەی چییە ئەسبابەکان چین لە پاڵ ئەو خوێندنە و دەوێ ببێ بەچی ئەو بەڕاستی پاڵنەرێکی گەورەیە ئەوجا خاڵێکی دیکە کە زۆر گرینگە بۆ قوتابی مەشغوڵ نەبوونە بەو تەکنۆلۆژیایی کە هەیە بەڕاستی ئەمڕۆکە بە تایبەتیش بە هەبوونی بڵێ ئەنتەرنێت و یانەوەتە مۆبایلی زیرەک و ئەوانە کە قەناعەتم وایە ئەو قوتابیە لە هەدەفەکەی خۆ دوور دەخەنەوە. ناوم نیانە لە قەزای زۆمان لە قوتابخانەی فیدراڵی کچان توانیم بە اختیارکردنی عەرەبی کۆنمرەی 95.66 بەدەست بینم. حتما یەکەم جار بە یارمەتی عایلەکەم دواتر بە هەوڵی خۆم توانم ئەو کۆنمرە بەدەست بینم. وەزهیمە ئەو ساڵی خوێندن لەگەڵ ساڵەکانی دیکە جیاواز بوو لەبەرەوەی نەمتوانی لە هاوینەکەەوە خۆ ئامادەکاری و هەروە خول و ئەو شتانە بکەین کە هەموو قوتابێکی پۆل 12 پێش ئەوی بچێتە قوتابخانە ئەیکا وەروەوە شتێکش کە زۆر ڕێگر بوو یان زۆر قورسی هەستە سەر پۆلی 12ەکان و زۆر قەلەقی کردن داخستنی قوتابخانەکان بوو لە دەستپێکی قوتابخانەوە هەتاوەکو 16 2021 دەستن بە خوێندنێکی تەواو جدی نەکرد لەبەر وەسحی کۆڕۆنا بەڵام سپاس بەخوا توانیم ئەو کۆنمرەیە بەدەست بێنم و وەروە سپاسی هەموو مامۆستاکانیش مەکەم بە تایبەتی مدیر و معاونم مامۆستا بنار کە زۆر پشتگیری و نسحەتیانە کردم تاکو بتوانم ئەو کۆنمرەیە بەدەست بێنم بەڵام لە ڕاستیدا کردنی خول و هەروەها قوتابخانەی تایبەت تاکەشت نییە بۆی بتوانی دەرەجەیەکی بڵند و باش بەدەستبێنی ئەگەر بێت و بتوانی لە قوتابخانە لەگەڵ مامۆستاکان تا بڕۆ بە تایبەتی خوێندنی ڕۆژانە هەر هەمووی زۆر بەڕێکوپێکی بکەی ئەوە ئەتوانی دەرەجەیەکی زۆر باش و بڵند بەدەست بهێنی. سوپاسی خوای گەورەکەین کە ئیمساڵ کچەکەم میان خانتوانی لە ئاستی قوتابخانەی فیدراڵی کچان نمرەی یەکەم بەدەست بێنێت لە پۆلی 12 زانستی بەڕاستی ئەمە بۆ ئێمە مای فەخر و شانازیەکی زۆر گەورەیە لە کاتێکدا کە
تۆ لە ژینگەیەکدا ئەژی شوێنەکە دوورە دەستە ناوچەیەکەت ناوچەیەکی تەواو پراوێش کراوە لە ڕۆی ئەو شێوازە زانستیانەی کە پێویستە پەری پێ بدرێت یاخود ئەو خولانەی کە ئەکرێنەوە لێران ئەو شتانە بوونی نییە یاخود دۆخی ئەو ساڵکە دۆخەشی زۆر تایبەت بوو کە دۆخی کۆرۆنا بوو بەداخەوە یعنی ئەمە نەتوانرا وەکو پێویست ئەوەی کە پێویست بووی بۆی بکرێ بەڵام ئەوەی لەسەر ئێمە بوو ئەو پەڕی توانامان بەکارهێنا بۆ ئەوەی بتوانین کەشێکی بۆ بڕەخسێنین کە بە ئارەزووی خۆی بتوانێت ئەو قۆناغا تێپەڕێنێ